هاتینە بەغدا و چوینە سەردانی کۆمەڵێ لە کوتلەکانی ئێرەمان کرد، کوتلە حیزبیەکان و هەروەها سەرکردە عەسکەریەکان و مەرجەعیات لەبەرەوەی بارودۆخی کەرکووک هێورکەینەوە بتوانین تەنسیقی دروستکەین لەگەڵ ئەو هێزە چەکدارانەی کە هاتوونەتە ناو کەرکووکەوە بە تایبەتی حەشدی شعبی کە کۆمەڵێ خەڵک دیار نەبوون و هەندێک پێشمەرگەمان لەلایەن بەدیل بوو. یەکەم وەجبە کە ئەو ناوانەمانەوە خۆشبەختانە ئێمە بە پەیوەندی مباشر بووین لەگەڵ دکتۆر فەرهاد لە کەلارەوە ناوەکانی بۆمان نەنارد لە بەغدا. ئێمە توانیمان یەکەم وەجبە نزیکەی 17 کەس بوون ئازاد بکرێن، دواتر 9 ناومان بۆ هات کە ئەمانەیش بێسەر و شوێنن. توانیمان لەگەڵ هێزە چەکدارەکان بە تایبەتی حەشد قسەمان کردووە، توانیان ئەوانەیش بە وەجبات بەربوون، وەجبەیەکی کە دوان بەربوون و ئەمڕۆ 4 کەسی تریان بەربوو. ئەوەی کە ماوە پێم وابێ 3 کەسە، ئەوەش لە هەوڵداین بزانین لە شوێن بۆەوەی بتوانین ئەوانش بە هەمان شێوە ئازاد بکرێت لەلایەن هەر لایەنی لەگەڵ وەزیری داخلیە لەگەڵ ئەو هێزە چەکدارانەی حەشدی شعبی مەسئولەکانیان لێرە بۆ ئەوەی بتوانین ئازادیان بکەین و هەر کەسێکیش زانیاری هەبێ ئەوانەی کە لە ناوچەکانی کەرکووک و ناوچە دابڕاوەکان بێ بە تەلیفۆن یان هەر عنوانێکمان بدەنێ ناوێکمان بدەنێ بتوانین ئەوەی بێسەر و شوێن بێ بە دوایە بگەڕێن و ئەوانەشی لە منتیقەی دووز و کەلارە نەتوان پەیوەندی بە دکتۆر فەرهادەوە بکەن بۆ ئەو ناوانمان پێ بگەیە بۆ بتوانین ئەوەی مابێت ئازادی بکەین.